باش لەسەر کارنامەکەی علی زەیدی بۆ حکوومەتی داهاتوو من میوانێکم هەیە محەممەد حەسەن سعدی نووسەر و شرۆڤەکاری سیاسی کە ئەو لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز سعدی، ئەگەر ئەو پرۆگرامەی زەیدی پێشکەشی کردووە ئاوا جێبەجێ بکرێت کەواتە عێراق بێتە سویسرا. بسم الله الرحمن الرحيم. بەناوی خدای گەورە میهرەبان، سڵاو و ڕێز دەیەوەی ئازیز. بەڵێ دوای دەست بەکاربوونی یاخود دەست شاکردنی بەڕێز زەیدی چەندین کۆبنەوەی ئەنجامدا لەگەڵ چوارچێوەی هەمانجی سەردانی هەرێمی کوردستان کرد. بۆ کۆبنەوە لەگەڵ سەرکردایەتی هەرێمی کوردستان چەندین کۆبنەوەی گرنگی ئەنجامدا بۆ ئەوەی حکوومەتی نوێ پێک بهێنێت. هەروەها کارنامەی نوێی دوێنێ ڕادستی سەرۆکی پەرلەمانی عێراق کرد، ئەوانی کە باسی لێوە کراوە کە ئامادەیە بۆ ئەوەی تەواوی پاڵپشتەکان یاخود تەواوی کارەکان بکات بۆ ئەوەی عێراق باشتر بکات. ئەو کارنامەی کە لە هادووە چەندین ئاماتی گەورەی هەیە. بەڕاستی دەبێت ئەوەش بزانین کە دۆخێکی واقعی هەیە عێراق لە ئێستادا. ئەو دۆخە چییە؟ ئەو دۆخە سیاسی لە عێراقدا چییە کە ئایا ئەم کارنامەیە جێبەجێ دەکرێت یاخودنا؟ چەندین فشار هەیە لە دەرەوە، چەندین فشاری هەرێمی هەیە، چەندین فشاری ناوخۆی هەیە. هەموو ئەمانە دەبێت مراعات بکرێت لە پێکەنانی حکوومەتی داهاتوودا. هەموو ئەمانە هەروەها ئاڵنگارێکی زۆر گەورە هەیە کە چەک لەدەست دەوڵەتدا بێت. ئایا دەتواندرێت چەک لەدەست دەوڵەتدا بێت؟ دەبێت ئەمە بگەڕێتەوە بۆ مەرجعەتی عێراق. بۆیە هەموو ئەمانە ئاڵنگاری گەوران، چەندی ئاڵنگاری گەورە هەیە لە حکوومەتی داهاتووی عێراقدا. حکوومەتێک لە دوای یەکەکانی عێراقم هەوڵیان ناو سەرکەوتوو نەبوون. پێت وایە علی زەیدی بتوانێت ئەم بڕیارە جێبەجێ بکات یان ئەم کارنامەیە یان ئەم خاڵی ئەم کارنامەیە جێبەجێ بکات؟ مادام ئەوەی کە لە نێو چوارچێوە هەمانجیدا ئێرادەیەکی سیاسی هەیە، هەروەها لەگەڵ سەرکردایەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی سوننا هەماهەنگیەک هەیە بۆ ئەوەی ئەم بڕیارە جێبەجێ بکرێت. بۆیە من ناتوانم بڵێم ئەوە 100% ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت، بەڵکو دەتوانمەوە بڵێم ئێرادەیەکی سیاسی هەیە لە نێوان سەرجەم پێکاتەکان یاخود سەرجەم سەرکردەکاندا. بۆی ئەوانیش دەتوانم پاڵپشتی بکەن بۆ ئەوەی ئەم بڕیارە جێبەجێ لە نێو چوارچێوەی هەمانجیدا. هەموو ئەوانەی لە ئێستادا هەیە پاڵپشتی زەیدی بکەن بۆ ئەوەی ئەم بڕیارە جێبەجێکەوێت. بەڵام ئەگەر پرسیار لەمە بکەی ئایا سەرکەوتوو دەبێت یاخودنا، من بەدڵنیاوە ناتوان بڵێم 100% سەرکەوتوو دەبێت. بەڵام هەموو هەوڵێکی خۆی دەدا. دەتوانیم ئەوە بڵێم کە هەموو هەوڵێک هەیە چوارچێوەی هەمانجی پاڵپشتی دەکات، دەتوانم سەرکەوتوو بێت لەوەی کە ئەم بڕیارە جێبەجێ بکرێت. باش، پێت وایە هەروە ڕێگەی بەردەم علی زەیدی تەخت و بێ کێشە و گرفت بێت لە کاتێکا فشارێکی زۆری نێودەوڵەتی هەرێمی نێوخۆیش لەسەراو هەیە؟ بەڵێ ئاڵنگاری زۆر گەورە هەیە، چەندین دۆخیەستاری هەیە. ئەم کەسەی کە هاتووە دەتوانمەوە بڵێم زۆر باش لە سیاسی نازانێت، بەڵکو کەسێکی بازرگانە. هەروەها ڕۆنەچوونە ناو سیاسەتی عێراقدا. چەندین پەیوەندی دیکەش هەیە لەم بابەتە لەگەڵ پەیوەندی دۆخی خراپێ لەگەڵ تورکیادا، دۆخی خراپێ لەگەڵ وڵاتانی کەنداودا، دۆخی خراپێ لەگەڵ وڵاتی سووریادا، چەندی کێشە هەیە لەگەڵ سعودیا. هەموو ئەمانە ئاڵنگارین باشە چۆن دەتوانێت لەگەڵ ئەمانەدا مامەڵە بکات. کێشەی دیکەی گەورەکە کێشە لەگەڵ هەرێمی کوردستاندا، ئایا دەتوانێت ئەمە چارەسەر بکات؟ بۆیە پێویستە زەیدی هەموو ئەمانە ڕێگەی مامەڵەیەکی باش لەگەڵیدا بکات. هەروەها کێشە ناوخۆیەکانی عێراق چارەسەر بکات، کێشە هەرێمیەکان. هەموو ئەمانە گەورەترین کێشەش ئاڵنگاری لە بەردەم زەیدیدا کێشەی لەگەڵ ئەمریکادا. هەروەها بوونی دۆلارە، هاتنی دۆلار لە ئەمریکا بۆ عێراق. هەموو ئەمانە ئاڵنگاری زۆر گەوران. پێویستە دنیابینیەکی زۆر فراوان هەبێت لەلایەن زەیدیەوە، دیدگایەکی زۆر فراوان هەبێت بۆ ئەمەی ئەم دۆخە چارەسەر بکات. بەڵێ عێراق لاواز نییە، بەڵکو پێویستی بە سەرکردایەکی بەهێزە، ئیرادەیەکی بەهێزی دەوێت بۆ ئەوەی هەموو ئەم کێشانەی هەیە چارەسەر بکرێت. باش، چۆن دەتوانێت باڵانسی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئێران و ئەمریکا ڕابگرێ لە کاتێکان دوانە بە دژواری لە ململانی یەکدان لە ناوچەکەیە؟ من بڕام وایە بەڕێز سوودانی تا ڕادەیەک توانی باڵانسێک ڕابگرێت لە نێوان ئەمریکا و ئێراندا بەر لە هەڵگرستانی ئەم شەڕە. عێراق توانی مامەڵێ بکات، دیالۆگ بکاتەوە لەگەڵ مسر، لەگەڵ سعودیا، لەگەڵ چەند وڵاتێکی دیکە. بەڵام ئەوەی
ئەمەی کە دوای ئەم شەڕێکە لە ئێراندا هەیە بۆیە دۆخەکە زۆر جیاوازە ئەمە تاقیکردنەوەیکی زۆر گەورەیە بۆ حکوومەتی زەیدی ئایا دەتوانێت چی بکات چۆن مامەڵە بکات لە هەموو ئەماندا بەڵام بەر زەیدی ئەمە کە سوود وەربگرێت لە سیاستەکانی سوودانیدا کە پاڵپشتێکی هەبێت بۆ ئەوەی بتوانێت فراوان بکات مامەڵەکانی لەگەڵ وڵاتانی کەندامدا وڵاتانی دیکەرەکە هەموو ئەمانە پێویستی ئەوەیە کە بەڕاستی جوودێکی زۆر گەورە بکات کارێکی زۆر گەورە بکات بۆ ئەوەی عێراق بگەڕێتەوە بۆ ئەو وڵاتانی کە متمانێ بگەڕێتەوە لە ناوچەکەدا متمانەیەک دروست بکات وڵاتی عێراق هەموو ئەمانە دەبێت پێویستە کاری لەسەر بکرێت. زۆر باشەوە یەکێک بوو لە خاڵەکانی کارنامەکەی بێگومان یەکێکی دیکە لە خاڵنامەکانی ئەم کارنامەی عەلی زەیدی ئەوەیە کاڵێ کاراکردنەوەی ڕێکەوتنی ستراتیژی لەگەڵ ئەمریکا هەر ئەو خاڵەی کە پێشتر ژمارەیەکی بەرچاو لە لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی دژی بوون و داوایانەکە بە زووترین کات ئەم ڕێکەوتنە کۆتایی پێبێت پێت وایە ئەمە تێڕوانینی چوارچێوەی هەماهەنگیە جێی کراوەتەوە لەم کارنامەیە؟ بە بڕوای من ئەوەی کا دەبینین ئەوەی لێدوانەکاندا دەبین ئەوەی کە نزیکن لە چوارچێوەی هەمانجیوە هەموو سەرکردایەکانی چوارچێوەی هەمانجی لەگەڵ ئەوەدان بەڵێ لەگەڵ ئەوەدان کە حکوومەتی زەیدی سەرکەوتوو بێت هەروەها تەوافقێکی زۆر گەورە نێوان لایەنەکاندا هەیە بۆ ئەوەی حکوومەتی زەیدی سەرکەوتوو بێت هەماهەنگی هەیە لەگەڵ چوارچێوەی هەمانجیدا بۆیە دەتوانین ئەوە بڵێن کە کێشە دروست نابێت لە نێوان چوارچێوەی هەمانجی و زەیدیدا لەلایەن سونەشەوە تەنانەت سونەش چەند تێبینێکی بچووک هەیە لە وەزارەتەکان و یاخود چەند تێبینێکی بچووک هەیە لەلایەن سونە بۆ حکوومەتەکەی زەیدی. باش بەڕێز محەممەد حەسەن سەعەدی ئەو لە بەغداوە میوانمانە من باشە پەیوەندیەکەی تۆزێک ناجۆر بوو لەگەڵمانە پێم وابێ ئێستا گەڕایەوە بەڕێز سەعەدی لەسەر و کێشە و گرفتانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و ئابا بڵێن هەولێر و بەغدا هەیە لە ماوەکانی ڕابردووە ئێمە بینیمانە هەنێک لەو کێشانە بە هەڵپەسێدراوی ماونەتەوە لێیکێ لەم خاڵانەی کارنامەکەی زەیدیە ئاماژە بۆ دەرچواندنی یاسای نەوت و گاز کراوە کە چەندین ساڵە ئەم یاسایە لە عێراق هەوڵی بۆ درێ بەڵام دەرنەکراوە پێت وایە ئەم دەرکردنی یاسایە چەندێکە بێتە هۆی چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە؟ بەپێی زانیاریەکانم پەرلەمانی عێراقی لە بەردەم دوو بڕیاردایە بڕیاری حەشعبی هەروەها بڕیاری یاسای نەوت و گاز بەپێی زانیاریەکانم دەبێت ئەمە یەکلایی بکرێتەوە لە قۆناغەکانی داهاتوودا ئەم دوو بابەتە زۆر زەختی لێ دەکرێتەوە ئەم دوو بڕیارە ئەم دوو یاسای گرنگە زۆر گرنگی پێدرێت بۆ ئەوەی دەنج لەسەر بدرێت ئەمڕۆ بەپێی زانیاریەکان ئەوەی کە گوێم لێ بۆ لە نێو پەرلەماندا لێژنەکان بە هەمانجیشی زۆریان هەیە هەروە یاسای نەوت و گاز کاری زۆر دەکرێت لە پەرلەماندا بۆ ئەوەی خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت خوێندنەوەی نوێی بۆ بکرێت بەپێی زانیاریەکان من ئێستا کاری لەسەر دەکرێت ئەمە دەمێتەوە دواتر لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی زەیدی ئەو کێشانی کە ئێستادا هێنا بێت دۆخە سیاسیەکە بێتە کێشە یاخود بێتە ئاڵنگاری لە بەردەم ئەم دوو یاسایدا بەڕێز زەیدی دیدگایەکی نوێی هەیە بۆ ئەو کێشانەی کە لە ڕابردوودا هەبووە چارەسەری بکات کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیدا هەبووە بۆیە بەپێی ئەو دیدگای کە من هەمە کێشەکان زۆر کەم دەبێتەوە لەوەی لە ئێستادا هەیە ئەم دوو یاسایی کە باسیشمان لێ کرد یاسای نەوت و گاز زۆر گرنگ دەبێت کە پەسەند بکرێت هەرێمی کوردستانیش ڕۆژی یەکشەم ئەو داهاتە نانەوتیانەی ڕادستی بەغدا دەکات بۆ ئەوەی بخرێتە سەر هەژماری موچەوە هەموو ئەمە کێشانی کە لە ڕابردوودا هەبووە پێویستە چارەسەر بکرێن لەگەڵ ئەم یاسایشدا کە دەنگدانیدا لەسەر بکرێت زۆر کێشە چارەسەر دەبێت. باش خۆی لە قسە و گفتوگۆکانیان لەگەڵ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان وتوویەتی کە من هەوڵەیەم ئەو کێشانەی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە چارەسەری کەم لە نێوان هەولێر و بەغدا هەیە چارەسەریان کەم تا چەند پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان بۆ زەیدی گرنگە لەم قۆناغەدا کە دەست بەکار بووە یان دەست بەکارە بێت.
من با باڕشکاو بم سەرکرداتی هەرێمی کوردستان زۆر گرنگە بەشێکی دانەبڕاوە لە حکوومەتی عێراقدا بەی زۆرێک بەبێ سەرکرداتی هەرێمی کوردستان حکوومەتی نوێ پێک نایە ئەمە لە عێراقدا زۆر گرنگە هەرێمی کوردستان بەشێکی دانەبڕاوە لە عێراقدا سەرکرداتی هەرێمی کوردستان زۆر کاریگەریانە هەبوو کە دەستور بێتە ئاراوە هەرواتەنی یاسا بێتە ئاراوە ناکرێت سەرکرداتی هەرێمی کوردستان دوور بێت لە دەستور یاخود لە یاساکاندا لە حکوومەتی نوێی عێراقدا بۆیە کاتێک حکوومەتی زەیدی دەستنیشان کرا بۆ ئەوەی حکوومەتێک پێک بهێنێت کۆبوونەوەی کرد لە هەرێمی کوردستاندا لەگەڵ سەرکرداتی هەرێمی کوردستان کۆبووە باس لەوە کرد ئیتر کاتی ئەوەیە کە ئەو ئاڵنگاریان هەبوو لە پێشترە چارەسەر بکرێت بۆیە دووبارە نەکرێتەوە هەروەها گرنگیشە کە پێداچوونەوە بکرێت بە بەشداریکردنی پارتی دموکراتی کوردستان لە حکوومەتی عێراقدا ئەمە لە سەرکردایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی زەیدیدا باسی لەوە کراوە هەرێمی کوردستان سەرکردایەتی هەرێمی کوردستان زۆر گرنگن بۆ عێراق هەروەها بەشێکی دانەبڕاون لە داهاتوی عێراقدا بۆیە ئامادەیەکی کاریگەریان دەبێت لە پەرلەماندا کاریگەریان دەبێت لە سەرۆکایەتی کۆمار کاریگەریان دەبێت لە سەرۆکایەتی وەزیران لە حکوومەتی عێراقدا لە وەزارەتەکاندا لە پەرلەمانیشدا بێگومانەوە. باش یەکی تر لە خاڵەکانی کارنامەکەی زەیدی ئەوەیە کە ئەڵێ زیادکردنی داهاتە نانەوتیەکان هەروەها بە دیجیتاڵکردنی باج و ڕسومات تۆ ئاماژە بەوە کرد کە ئەو پیاوێکی بزنسمانەوە خاوەنکارە ڕەنگە لەم کارەیە شارەزایی زیاتر بێ بەو هەموو ئاڵنگاریانەی لە بەردەم ئەم پرۆسەیە لە عێراقا تا چەند نتوانێت لەم خاڵەیە سەرکەوتوو بێت. ئەم سیستەمە زۆر گرنگە بۆ پاراستنی سنوورەکان بۆ پاراستنی ڕێڕەوە سنووریەکان هەروەها دەواازەکان ئەوانەی کە کاڵا لێوە دێتە عێراق لە باکوور لە تەواوی دەواازەکاندا ئەمە زۆر گرنگە بۆ عێراق بۆ ئەوەی داهاتی حکوومەتی عێراقی زیاد بکات هەروەها داهاتی پارێزگاکان یاخود ئەوانەی کە لە پارێزگاکاندا داهاتیان هەیە ئەوان زیاد بکرێت ئەمە بە هەرێمی کوردستانیشەوە ئەمە بۆ سوودی تەواوی عێراقەیە بۆ هەموو عێراق سوودی هەیە پێویستە ئەمە گرنگی پێ بدرێت ئەوە دەبینی کە لە ڕۆژانی ئەمڕۆمەدا دەبینیت کێشەی زۆر گەورە هەیە کە داهاتی حکوومەتی عێراق لە داهاتی نانەوتی حکوومەتی عێراق زۆر کەمی کردووە ئەمە کێشەیەکی گەورەی بۆ حکوومەتی عێراقی سەرڕای ئەوەی کە داهاتی نەوت یاخود نرخی نەوت زیادی کردەوە بەڵام داهات ڕۆژ بە ڕۆژ پاشەکشە دەکات پێویستە حکوومەتی عێراقی داهاتەکەی فرەتەشن بکات ئەوەی گرنگی بە هاوڵاتیان بدرێت گرنگی بە حکوومەتی عێراقی بدرێت چەندین داهاتی تێگرەوە بدۆزێتەوە بۆ نەوت هەموو ئەمانە گرنگن بۆ ئەوەی کە سیستەمی ئەلکترۆنیش بێتە ئاراوە لە دەواازە سووریەکاندا بۆ ئەوەی داهاتی حکوومەتی عێراق یاخود داهاتی وڵات زیاد بکات لە قۆناغەکانی داهاتوودا هەموو ئەمانە گرنگن بۆ وڵاتی عێراق. باش لەبارەی خزمەتگوزاریەکانەوە بەڕێ سعدی ینی بابەتی کارەبا بابەتی ئاو بابەتی خزمەتگوزاریەکانی شەقام و ینی ئەوەی کە خەڵک بە شێوەیەکی گشتی لێی ناڕازیە لە عێراقا لە ماوەکانی ڕابردووە بودجەیەکی زەبەلاح و زۆر بۆ ئەم بوارانە سەرفکراوە بەڵامە بینین بەداخەوە ڕۆژانە خەڵکێتە سەر شەقامەکان بە تایبەتی ئێستا بەرەو وەرزی هاوی نەڕۆین و کارەبا لە دۆخێکی خراپایە پێت وایە ئەبێت زەیدی چی بکات؟ لە ڕاستیدا من هاوڕاتم بەڕاستی کێشەی کارەبا کێشەی خزمەتگوزاریەکان کێشەیەکی زۆر گەورە لە عێراقدا کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی ئەگە ئیرادێکی سیاسی هەبێت بۆ چارەسەرکردنی ئەمنە لەگەڵ هەمانجی لەگەڵ ئەمریکادا بۆ ئەوەی خزمەتگوزاری بە حکوومەتی عێراقی بدرێت هەروەها وێزگەی گەورەی کارەبا بنیاد بنرێن لە هەرێمی کوردستانیش بنیاد بنرێن ئەمە چارەسەر نابێت پێویستە ئەمە پێویستگەی گەورە هەیە پێویستی بە یارمەتی دەرەوە هەیە پێویستگەی زۆر گەورەمادە بۆ ئەوەی کارەبا باش بێت ئەمە پێویستی بە ئەمریکای بەڕاستی کۆمپانیا گەورەکان کۆمپانیا ئەڵمانیەکان کۆمپانیا ئەمریکیەکان هەموو ئەمانە دەبێت بێن چارەسەری ئەم کێشەیە بکەن بەڵام ئەگەر ئەمریکانێتە ناو حکوومەتەوە ئەگەر ئەمریکانێتەوە عێراق ئەم کێشە چارەسەر بکە بەڕاستی زۆر ئەستەوە کێشەی چارەسەر بکرێت بۆیە لەگەڵ هەموو ئەمانەدا ڕادەگەێنێت کە ئەوەی ئێستادا هەیە خراپە بەڵێ دۆخەکە خراپە بۆ چارەسەرکردنی ئەمە دەبێت لەگەڵ ئەمریکادا پەیوەندی ئەمریکا بەڕێز سعدیانی ئەمە بینین لە هەرێمی کوردستان ئێستا ئەو وێزگەی کارەبایانە دروست کراوە عێراق خاوەنی سەرچاوەیەکی دەوڵەمەندی سەرچاوەی سروشتیە سوود لە سەرچاوە سروشتەکان لە هەرێمی کوردستان وەرەگیرێ و کارەبای ب 4 کاژمێری لێرە دابین کراوە بۆچی عێراق هاوشێوەی هەرێمی کوردستانم کارە ناکە خۆ پارەی زۆرتر و دەوڵەمەندتریش
وەکو دەزانە هەرێمی کوردستان سێ یان چوار پارێزگایە ژماری هاوڵاتیانی بەقەدەر پارێزگاکانی عێراق نییە بەڕاستی ئەوە ڕاستیە کە دەبێت بگوترێت ژمارەی دانیشتوان زۆر کەمترە ئێمە سەیری بەسڕە دەکەین حەلا بەغداد هاوڵاتی یەکجار زۆر هەردەژین بۆیە غازی ئەوەی کە ئێستادا هەیە غازیش بەشی عێراق ناکات بەڕاستی ئەمە هەیە دەبێت بگوترێت لە وێستگەی غازیمان دەوێت بۆ ئەوەی کارەوە باشتر بکەیت بۆ ئەمەش ئێمە دەبێت پەیوەندیەک لەگەڵ ئەمریکا بگونجێن بۆ ئەوەی ئەمریکا ڕێگە پێدانێک بکات ئایا چی بکرێت غاز لە کوێن دەربهێنین بۆ ئەوەی لەگە کۆمپانیا ئەڵمانیەکان ڕێکەوتنێک بکرێت بۆ ئەوەی کارەوە باشتر بکات بەڵێ بۆ ئەمە هەموو ئەمانە پێویستە پەیوەندێک لەگەڵ ئەمریکادا بەسرێت بۆ ئەوەی دۆخی ئەمە چارەسەر بکرێت بۆ نمونە بچووکترین شت پێویستگەیەک لە هەر پارێزگادا بنرێت بۆ ئەوەی کارەبا بۆ ئەم وڵاتیانە دابین بکات. باش بەڕێز محەممەد حەسەن سعدی نووسەر و شۆڤەکاری سیاسی لە بەغداوە میوانی ئەمە بووی سپاس بۆ و کاتەی بەم هەینیە بە ئێمە دبەخشی.